لە دوای بانگاوازەکەی سەرۆک بارزانی بۆ ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان و نزیکبوونەوەیان لە یەکتری تا ڕادەیەکی زۆر بەستەڵەکی نێوان لایەنە سیاسیەکان تواوەتەوە بە دیاریکراویش نێوان پارتی و یەکێتی پێرێک هەردوو مەکتەبی سیاسی ئەو دوو حیزبە لە سلێمانی کۆبوونەوە سبەیش وا بڕیارە هەردوو لایەن جارێکی کە کۆ ببنەوە بە بەشداریکردنی سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی بۆ ئەوەی کە بتوانن بگەنە ڕێکەوتنێک و هەرچۆنێ بێ کۆمسیۆن کارا بکرێتەوە و یاسای هەڵبژاردننیش بە هەمان شێوە. ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز با پیر کامەلا سەرۆکی فراکسیۆنی سەردەم لە پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک باپیر کامەلا شەوتان باش، زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. ئێوە وەکو فراکسیۆنی سەردەم لە پەرلەمانی کوردستان من دەمەوێت بزانم تێڕوانینی ئێوە بۆ شێوازی کاراکردنەوەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و یاسای هەڵبژاردن چییە؟ ئەو کاتەی ئێوە بینەرانی خۆشەویست باش، بێگومان پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی زۆر گرنگە، ئەنجامدانی لە کاتی خۆیدا ویست و خواستی هەموو لایەکە و پێداویستێکی ئەو ڕۆژە بۆ هەرێمی کوردستان بۆ جارێکی تر متمانەدان بە دامەزراوە شەرعەکانی هەرێمی کوردستان. گومان لەوەدانیە کە ماوەیەکی زۆری بەسەردا چووە هەڵبژاردن نەکراوە، بەسەریدا چووە ئەو بەسەرداچوونە کاریگەری نەرێنی لەسەر هەرێمی کوردستان هەیە لەلایەن دۆستەکانمانەوە و لەلایەن دژەکانیشمانەوە. هەرێمی کوردستان موقعێکی جغرافی گرنگی هەیە، بە تایبەتی لە دوای ئەو کێشە و ململانە هەرێمی و نێودەوڵەتیانەی کە لە ئێستادا لە ئارادانە، بۆیە هەمویان بە چاوێکی جێگای چاوی هەموو لایەکە و گرنگی پێدەدەن. پرۆسەی هەڵبژاردن خۆتان دەزانن بە ڕێکارێک دەست ئێمە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان پەچی کەوتووە کە خۆتان دەزان پێشتر چۆن پێکهاتووە لە سەر بنەمای پشتی 5 حیزب پێکهاتووە. تا ئێستا ئەو کۆمیسیۆنە پێویستی بەوەیە کۆبوونەوەیکی پەرلەمان متمانەی یان پێ بداتەوە یان ئاڵوگۆڕێکی پێ بکە بە پێی ئەو ڕێکەوتنەی لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە. ئەوەی کە ئەو پەککەوتنە و ئەو پەککەوتنی پەرلەمان و پەککەوتنی پرۆسەی سیاسی وەکو جەنابەت ئاماژەت پێکرد، جەنابی کاک مەسعود بارزانی کە دەست پێشخەرێکی کرد، بانگەوازێکی کرد بە دەنگەوەچوونی زۆربەی لایەنە سیاسیەکان جێگەی خۆشحاڵی بوو. ئەوەش بوو یەکەم هەنگاو کە هەم جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەکو نوێنەری یەکێتی نیشتیمانی لەگەڵ سەرۆکی وەزیران ئەو هەنگاوەش هەنگاوێکی ئەرێنی بوو. دوا بەدوای ئەو هەنگاوانە هەنگاوی تری بەدواداتەوە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و کە بەیانیش کۆبوونەوەی هەردوو فراکسیۆن و جێگیری سەرۆکی پەرلەمان دەکرێت. ئەویش گرنگیی خۆی ئومێد دەکەین کە بەیانی بگەنە ڕێککەوتنێک بتوانن لەسەر ئەو خاڵانەی کە کێشە و گرفتیان هەیە بتوانن بگەنە ڕێککەوتن. جێشە و گرفت تا ڕادەیەک پێشتریش لە کوردستان تێدا بەشدار بووین. بەڵێ تێدا بەشدار بووین گەیشتونەیەک. کاک باپیر ینی ئێوە وەکو فراکسیۆنی سەردەم لە پەرلەمان پێتان باشە ئەم کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنە وەکو خۆی بمێنێتەوە کارا بکرێتەوە، یاخود هەرچەند ئێوە خۆشتان ئاماژەتان بەوەدا، یاخود دەستکاری بکرێ کەسانی تری بۆ زیاد بکرێ، بە چ شێوازێک پێتان باشە کۆمسیۆنەکە کارا بکرێتەوە؟ نەک ئێمە زۆر لایانی تریش پیان وە ئەو کۆمیسیۆنێکی حیزبیە لە 5 حیزب پێکهاتووە، پێویستە بەس پێکهاتەکە گۆڕانکاری بەسەردا بکرێت. لایەکی تر گۆڕانکاری بەسەر خەریتەی سیاسی نێو پەرلەماندا هاتووە لە ڕووی ژمارەی ئەندامانی پەرلەمانەوە، لە ڕووی بەشداربووی لایەنە سیاسیەکان لیستی نوێی هاتووتێ دەبوو ئاوا بە، بەڵام ئەگەر لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێت بەس بۆ ئەو جار بێت دەکرێت ئەو کۆمیسیۆنە متمانەی پێ بدرێتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێت لە دام و دەستگاکانی ئیداریدا نوێنەری هەموو لایەنەکان تێدا بێ بۆ ئەوەی ببێتە جێگەی متمانەی هەمومان. بەڵام ئێستا ئەو کۆمیسیۆنە بەو شێوەی ئێستا جێگەی متمانەی هەموو لایەک نییە، جێگەی متمانەی ئەو لایەنانەیە کە ئەو 5 کەسە ئەو 5 لایەنە لایەنی تر هاتووە، لایەنی تر دروست بووە، لیستی گەورەی تر دروست بووە، پێویستە لایەن ئەگەر ئەوە لەلایەک لایەکی تر
باشتر وابوو چەند دادوەرێک بێن ئەو کۆمیسیۆنێ بەڕێوە بەرن بۆ ئەوەی نەک لە هەموو هەڵبژاردنێک و خەریتەی سیاسینی و پەرلەمان گۆڕانکاری بەسەردا بێت ئەوەش بۆ خۆی کۆمیسیۆنەکە لاواز دەکا ئەو هەموو گۆڕانکاریان چونکە کۆمیسیۆن ئەوانەی خاوەن ئەزمونن دەبینی لەوێدا نامێنن خەڵکی تری دێتێ کەم ئەزمونترە بەس ئەگەر بە تەراکومی ئەزمون هەبوو خەڵکێک بێت کە پسپۆر بن لەو وارەدا یاخود کۆمەڵک دادوەر بن بۆ هەموو لاکۆکو یەک بێت. زۆر باشە زۆر بەڕێز باپیر کامەلا سەرۆکی فراکسیۆنی سەردەم لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەو گەشتە ژووری هەواڵ سپاس بۆ ئێوە شەوتان باش.